ئەو یەکێکە لەو کچە یاریزانە جوملاستیکانەی کە 19 خەڵاتی پاڵەوانی جیهانی ئۆلۆمپیاتی بەدەست هێناوە. ئێستاش سیمۆن بایلز خەڵاتە گەورەکەشی بەدەست هێنا. بەر لە ڕۆیشتنم بۆ یاری پاڵەوانی ئۆلۆمپیاد پەیوەستم بە زانکۆی کالیفۆرنیاوە هەبوو. بەداخەوە بڕیارمدا کە دوای بخەم کەواتە من نەڕۆیشتم لەبەرەوەی دوای ئۆلۆمپیاد بارودۆخەکان تێکچوون سەفەری زۆریشم کردبوو. لە هەوڵیدا بۆ بەدەستهێنانی بڕوانامەی زانکۆ گەشتەکانی بایلز وای کردووە کەوانە سەرچەکانی لە ڕێ ئینتەرنێتەوە وەربگرێت. سڵاو لە هەمووتان، من زۆر دڵخۆشم ئەوە ڕابگەێنم کە من ئێستاکە باڵێزێکی جیهانیم. کەسانی نێو زانکۆی گەل یەکەمین تاقیکردنەوەیان لە زانکۆ لە ڕێی ئینتەرنێتەوە بەخۆڕاییە و بۆیان ئەژمار دەکرێت. بڕوانامەی بەکەلۆریۆس و ماسەر لە کارداری و هاوکات پلەبەندی بەر لە بڕوانامەش بۆ زانستی کۆمپیوتەر و زانستی تەندروستی لە ڕێ ئینتەرنێتەوە ئەژمار دەکرێن. زانکۆکە هێدی هەڵدەسێت بە پشڕاستکردنەوەی تەواوەتی بڕوانامە لە ڕێی کۆمەک و خوێندنی خۆبەخشانەوە لە زانکۆکانی وەکو یێڵ و زانکۆی نیویۆرک و کالیفۆرنیا و بەرکلی. ئەمە ڕەوتێکی نائاساییە زۆر گونجاوە بۆ خوێندکارە دابڕاوەکان ئەوانەی کە گەشتەکەیان بەردەوامە بەڵام ئاساییە. من بۆ ماوەیەکی زۆر ئەزمونێکی نەرید ئاسای خوێندنم نەبوو. لە ڕاستیدا ئامادەبوون لەوانەکاندا بۆ من گونجاو نییە و لەمە تێدەگەم کە لەبەرەوە ئاساییە لە ڕێی ئینتەرنێتەوە بیکەم. ڕەنگە بەشێک بێت لە هەوڵێک بۆ ئاساییکردنەوەی ژیانی سروشتی پاش ئەو جێچەڵە سێکسیە شەرمەزاریەی ئەم دوایانەی کەلاری ناساری تێوەگلا بوو. جیهانی یاری جوملاستیکی هەژاند ناوی بایلز یەکێک بوو لەو ناوە هەرە گەورانە کە چوو بووە سەر لیستی قوربانیەکان بەڵام ئەو خەمەی تێپەڕاند. من خوازیاری ئەوە نەبوو وەختێک کە دەچمە دەرێ پێشبڕکێ دەکەم سەردێری هەواڵەکان لەبری ئەوەی لەسەر پێشبڕکێکانم بێت لەسەر کەسایەتی من بێت. خەونەکانی بایلز ئەوە بوو لە پشت یاری جوملاستیکەوە بڕوانامەی بەکەلۆریۆس لە کاروباری کارداریدا بەدەست بێنێت بە هەمان گڕوتینی وەرزشیەوە. من هەست دەکەم کەسێکی زۆر بە پەرۆش بووم و هەرگیز ناوەستم تا ئەو کاتەی دەگەم بە ئاواتی خۆم ئەم پەرۆشیە یارمەتی دەرە.